جا ئەڵێن ژیان و دنیا و جیهان بە پێکەنینەوە جوانە. سینەما فێری ئەوەمانەکات کە پێکەنین تەنها بۆ کات بەسەربردن نییە، بەڵکو هونەرێکە کە ئەتوانێت خەمەکان بگۆڕێت بۆ جوانی. میوانی ئەمڕۆمان لەگەڵا بێت کە نوێترین بەرهەمی خۆی نوێترین فیلمی خۆی بەرهەمهێناوە کەویش دیاکۆ باییزە و فیلمێکی نوێی بە ناوی باوڵ بەرهەمهێناوە ڕۆژانی جێژن سینەماکانی بەشێک لە شارەکانی کوردستان پڕەبێت لە فیلمدۆستان پڕەبێت لە بینەران و لە شاری سلێمان بێگومان لە شارەکانی دیکەش لە بەشێک لە شارەکانی دیکەی کوردستان نمایی شەکرێت. کاک دیاکۆ ئەمڕۆ لەگەڵمان نابێت بۆ باسکردنی فیلمی باوڵ. کاک دیاکۆ فەرموو بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین. سڵاو کاک دیاکۆ بەخێر بیت. زۆر سپاس کاک دیاکۆ، ئەم فیلمە نوێیەتان پیرۆز بێت و ماشەڵڵا زوو بەرهەمی جوانمان پێشکەشەکەیت. دەستە خۆش بێت. زۆر سپاس. فیلمی تازەیەمان بۆ جێوی خەڵکە بێگومان کە بتوانین لەو کەعابەبوونەوە و لەو بێتاقەتیە دەریان بێنین و بتوانین خێزانەکان لە دووری کۆکەینەوە بۆ چەند ساعاتێکیش بێ زەردەخەنەیەکیش بتوانین بێنین لەسەر لەویان بۆ ئێمە کەفایەتە. دەستان خۆش بێ کاک دیاکۆ، کەواتە باسێکی فیلمی باوڵمان بۆ بکە و کەمێک سپۆیلی ئەم فیلمەوان بۆ بکە کە لە ڕۆژانی جێژنە لە بەشێک لە شارەکانی کوردستانە نمایی شەکرێت. فیلمی باوڵ چیرۆکەکەی باز لە کوڕێکی سادە و میهرەبان دەکات کە لە لادەیەکەوە دێ بۆ شار بۆ گەڕان بە دوای وەسیەتنامەیەکەوە کە وەسیەتنامەیە دەبێتە ململانەیەک بۆ ئەو لێی دەدەزرێت تووشی کارەسات دەبێت لەگەڵ ژیانی شار غەریبە و ئەوانە ڕووداوی کۆمێدیمان بۆ ساز دەکات دەتوانێت هەم مەسەیجی جوانی تێدابێت کە لە ژیانی ئەو کەسە پاکانە دەبێت زیاتر تێبگەین و قارەباڵقی ناو شار و ئیزعاجەکانی شاریش بە شێوازێکی کۆمێدی دەرماخستۆ کە ئەو دوودانەی یەک ناگرنەوە. زۆر باشە کاک دیاکۆ، دیقەتی ئەومیاوە کە لە فیلمەکانتە هەمیشە هەوڵی مەسچێک نامەیەک بنێری و لە ئەمەشا بە هەمان شێوە لەگەڵەوەی کۆمیدیە هەر نامەیەکی لەگەڵا. پێمان بڵێ ئەم پەیامەی نێو ئەم فیلمەیانە چی ئەبێت کە فیلمێکی کۆمیدیە؟ بە حکمیەوەی کە لە ڕابردوو شەوەیە گەر سیرتان کردبێ مەسێجی ڕئیسیەکەمان ئەوەیە کە لە ڕابردوو ئێمە کۆمەڵگاکەمان ڕێزی گەورەتر کۆمەڵی کولتوری کوردەواری زۆر پاراستراوتر بووتان لە ژیانی ناوشار. ئێمە هاتووین ئەو مەسێجەمان تۆخ کردوتەوە کە ئەو کەسانی وا بۆ سادیە بۆ میهرەبانیە دێنە نێو شارەوە و بۆ کولتورە پاراستوەی خۆیەوە دێتە نێو شار. سەیری ئەو گۆڕانکاریانە دەکات بەلایەوە سەیرە هەندێکی بۆ ئێمە بیرەوەری هەندێکی بۆ ئێمە ڕابردوومان بیر دەخاتەوە جوانە بۆ خۆی پۆینتی جوانی لەو بابەتایەتەدا کە کولتورمان زیندوو کردوتەوە بووی. دەستان خۆش بێ کاک دیاکۆ، ئەکتەرانی بەشداربووی نێو فیلمەکەمان پێ بڵێ کە چێ بەشدارە لە نێو فیلمەکەیە؟ ئەو فیلمە بەحاولی ئەومان کردو ئەو بیرەوەری ڕابردووکە وەکو جیلی ئاڵتوری کۆمەڵێک مومەسیلمان هەموو کە چەندین ساڵە ئیشیان نەکردو وەکو ئاکۆ سەنگاوی بۆ وەکو کاک زایر جەلال بۆ کاک زایر غەریب بۆ کەسەکان بێحەز زۆرن کاکامیل بۆ کاک کەیوان بۆ زۆرن یاگە باسیکەین جیلە ئاڵتوریەکە پەکەیجێکی زۆر جوانمان کۆ کردوتەوە و ئەو کەسایی وا بێبەشیش بوون لە بەشی دووەکەی یای لەو بەشەدا لە بەشی دوودا ئێمە بەکاریان دێنین. دەتوانین لێرە وەعدی ئەوەش بدەین کە بەشی دووی باوەڵ ساز دەکردرێت. بەڵێ چونکە ئێمە جیلی ئاڵتوریەکەمان پەکەیجەکەی ئەو نەگەورەیە لەخوا بە زیاد بێ ناوان هەیە ئەو مومەسیلانەمان لە دەست بچێت و دەمان هەیە هەر کامێکیان بە شێوازێک بەشداری ئەو پرۆسەیە بن. ئێمە لە بەشی یەکەکەی توانیمان ئەوەندە بەکاربێنین و قووەتی سناریۆکە ئەوەندەی هەڵدەگرت. بە دڵنیایی زۆر کەسەیە بەجێماون کە جیان بە دیارە و دەبێتی دابن. دەستان خۆش بێ کاک دیاکۆ، کەواتە ئەتوانین بڵین بە بڕوای تۆ نهێنی سەرکەوتنی فیلمی کۆمیدی لەکوێیە؟ ئایا لە دەقی نێو فیلمەکەیە یاخود لە ڕۆڵگەرانی ئەکتەرانی نێو فیلمەکەیە؟ وەڵا دەتوانین بڵین هەردوو بەش بە خاڵی خۆی کاردانەوەی خۆی هەیە. ئێمە بۆ هاتوین لە سەرەتادا دەستمان بردووە بۆ جیلە ئاڵتوریەکە چونکە ئەوان شێواز و ڕێگای پێکەنینی بینەر زۆر باش شارەزان دەزانن چۆن تەمسیل بکە کە بینەر متعی لێ ببینێ و ئێمەش وەکو جیلێکی تازە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی داهێنانی سناریۆ دەتوانین یارمەتی ئەوان بدەین. ئەو دوودانەیە کە پێک و کۆ کرێتەوە دەتوانێت پەکەیجێکی جوان پێشکەش بکە بە بینەرەکانمان. دەستان خۆش بێ کاک دیاکۆ، کەواتە ئەچینە لای ترێلەری فیلمی باوڵ و دواترەگەڕێنەوە. تو خوابزانە نەبووری ئەوە تۆ جاری پێش بوو
وزير ربكم زي الروح يا تقيتي تابع لإنستا بيوبليك يرى شهارة لو محاميانا نیم بفاره بمگری خوازاری ما وجه اختارينا نشتغل يا درجة هیچ کسی که نداره رویش کردن به اما فوتوشوب هیچ بەڵگەیەک نییە باوکی ئێمە جەمال کوڕی وای هەیە ئەو وەسیەتنامەی حکمی $1 ملیۆن $1 ملیۆن تانو چیه؟ هاي برام الرودة سيدات زولا فاشل شوين زهاني انت بيكين زور خوش كاكا بيك بخاطري او خوا دواي من مكة ئێوە سێدنامەکە تا پێ یاننا زانیەوەی چی؟ والله انا محرمي کاک دیاکۆ دەستان خۆش بێت لە ئێستا زۆر سەرنجڕاکێش دیارە و هەر لە تریلەرەکەەوە وار لێکە هەرزوو جێژم بێت و بچیتە نێو هۆڵەکانی سینەما و تەماشای بکەیت دەستان خۆش بێت سەرتا خۆش بێ هیوادارم کە بە دڵتان بێ هەم جەنابتان هەم بینەرانکردن سەیری دەکەن زۆر سپاس کاک دیاکۆ وەک ئەڵێن بەرهەمهێنانی فیلمێکی کۆمیدی لە تراژیدیا قورسرەوە تۆ لە ماوەی کەمتر لە ساڵێک ئەزمموی هەردووکیانە هەبوو کۆمیدیا و تراژیدیا بە بۆچوونی تۆ کامیان قورسرەوە کامیان ئاسانترای خۆت با بڵین لەگەڵ بۆچوونایی کە بەرهەمهێنانی فیلمێکی کۆمیدیا قورسرە لە تراژیدیا بالضبط زۆرشی فەرقە زۆر جیاوازترە چون ئێمە لە ساڵی ڕابردوو سێ پرۆژەمان تەقدیمی بینەران کرد باوەڕتان هەبێ کۆمێدیەکە زۆر بۆ ئێمە قورستر بوو لۆکێشنی زیاتر بوو ممەسیلەکان بەتایبەت پێکەنینەکانی سەرسێت جوڵی زیاتری تایە. بالضبط بەکە سێج خۆیان پێنەدەگیرا دووبارەمان نەکردەوە و ئەو ئەجوایی کۆمێدیە تێچوو کات هیلاکبوونێکی زۆر زیاتری پێویستە تا ئیشێکی جدیات بۆنەوە مەسەلا و پرۆژەی خۆمان دەتوان بڵم بەقەت دوویشی ڕابردوو هیلاکی کردن دەستان خۆش بێت مادوو نەبن کاک دیاکۆ پێمان بڵێ لە نێو باکستەیجا مادەم فیلمەکە کۆمیدی بووە دڵنیام کە شتی خۆش ڕوویاوە چیرۆکی خۆش هەبووە پێمان بڵێ چی ڕوویە لە باکستەیجی نێو فیلمەکەیە وڵا چەند حەدەسی تێدا بۆ یەکە لە حەدەسەکانی لەختەیەکی تێدا بە 4 کەسە سواری ماتۆڕێک دەبن جا بۆ شکل و شەمایل و بۆ ستایلی خۆیان و بۆ فۆرمەی خۆیان لە منتیقەی هەواری شار بوو لە ئەو شۆنەجار گەشتیاری ئەڕەبیشی زۆر لێبوو هەموو حەڤەسابوون بە دیاریانەوە دوایان کەوت بوو ڕەسمیان دەگرتن یاگرتەمان هەبووە کە شانی کاکزانست بەرزەنجی لەجێ چوو بە حکمی لەختەی ئەکشێنی تێدا بوو لەختەیەک کە لە دەست دەرچوو شانی ئەو حەدەسانەمان بۆ پێش هاتۆ و بەشێک لە خەڵکیش کە سەیری دەکردن بە حکمی گۆڕانکاری شکڵیان نەیدەناسینەوە بەر خەڵکیش دەکەوتین و خەڵکیش ڕیاکشنی پیشان دەدا کاک دیاکۆ کەمێک بێتەوە ئەم لاوە ئیشارەتیشم بۆ کردی ئێدەستە خۆش بێ حەماسەتی باسکردنی فیلمەکە گرتووتی لە شوێنەکەی خۆش وڵای کاک دیاکۆ بۆچەنی تۆ بۆچی بینەر هەمیشە پێویستی بە فیلمی کۆمیدی هەیە بۆ تەماشاکردنی فیلمی کۆمیدی لە کاتێکە لە سەختترین کاتەکانی ژیانیشا بێت یەکە لە هۆکارەکانی چۆن ئێمە دەڵێن جەوم نییە با بچێدە جێوێک بگۆڕین هەوای خۆی کافتریای بچین یا هەر کامێک لەو بابەتانە کەسانێک کە لە مانگێک بە درێژەی مانگێکدا لە دەوام ڕاکەڕاکی خۆی هەیە پێی خۆشە بچێتە سینەما ئەگەر فیلمەکە کۆمێدی بێ بە زەردەخەنە دێتە دەرێ و زروفی کۆمەڵگاش دەور دەبینە کۆمەڵگا ئەگەر لە ململانەیەکی سیاسیدا بێ شەڕبیان لە مەنتیقەکانمان ئەو کارەساتانەیە خۆی خەڵک خەمۆکی هەیە بۆیە ئێمە وەکو هونەرمەند ئایکی سەرشانمان ئەوەیە ئەو تایمە بەتاڵی و ئەوان لە اختیاری ئێمەی دادەنێن ئێمە بە پێکەنین بە کۆمێدی بە شتێکی چێژبەخش بۆیان قەرەبووکەینەوە بۆیە بەڕاستی پێویستە کە وەکو جەماعەتێکی هونەرمەند سەیری زروفی خەڵکیش بکەین هەر بژین کاک دیاکۆ مادەمەوەی کە بڕیارتانیەوە بەشی دۆمی باوڵیش بەرهەم بێنن دڵنیام چاوەڕێ ئەوواکەن کە خەڵکێکی زۆر ڕوو لە سینەماکان بکەن ڕوو لە هۆڵەکانی سینەما بکەن بۆ بینینی فیلمەکە چاوەڕوانی ئەوواکەن وایە خەڵکی لەو سێ پرۆژەی پێشوو زۆر پاڵ پشتم بوو زۆر هاندەرم بوون ئەمەش هانیەی کە فیلمە بەرهەم بێنێ ئەو بەسێجایی وا بۆیان نەداردم ئەو پاڵ پشتیاری وا دەیانکردم لە دێرە دەیان بینیم داواکاریەکانیان باشێک ترساک بۆ بەشێک کۆمێدی بۆوەری دەنگدانێکمان دانا کە زۆرتر کۆمێدی دەنگی هێناوە بۆیە دەستمان بە کۆمێدی برد من بەتەوای لە ڕۆژ یەکەمشەوە بۆ نیەتە داخڵی سینەما بووم کە خزمەت بکەم
کە بتوانم ئەو کاتەی وا خەڵک پێی خۆشە بەسەری بەرێ ئەو تێچووی وا سەرفی دەکا بە فیڕۆ دەچێ چێژی دەبینە. دەستان خۆش بێ کاک دیاکۆ. ئەی کاردانەوەی ئەکتەرەکان چۆن بوون؟ چونکە هەندێک لە ئەکتەرەکان بەشێک لە ئەکتەران لە فیلمەکانی دیکەش لەگەڵ تابوون و بەشداریان کردو لە ئەم فیلمی باوڵەشە بە هەمان شێوە لەگەڵ تابن. کاردانەوەی ئەوان چۆن بوو بۆ ئەم فیلمە کۆمیدیە؟ بەلایەوە تۆزێک نامۆ بوو چون ئێمە لە ڕابردوو چیرۆکەکانمان خەوی گریان بوو، فرمێسک بوو، تراژێدی بوو. کاتێک کە بۆوانی ئازمونیان هەبوو ئیشیان لەگەڵ خۆم کرد بوو، کاتێک کتم کۆمێدی دەکەم هەمویان چون سیقا پێ بوو بەڵام باوەڕشیان نەدەکرد. دوودڵ بوون لەو بابەتە. بەلایەوە زۆر نامۆ بوو. تازەکانیش کە هاتبوون تەبیعەتی یەکمان نەدەناسی. بۆ لای ئێوە تازە بوو و پێشم خۆش بوو ممەسیلی تازەی تێدا بێ. کاتێک کە هاتن هەر گومانیان هەبوو تا ڕۆژێک کە لە سینەما خۆیان بینیان. کە بینیان خۆیان دیارکرد تێمە باوەڕمان نەدەکرد کەسێک کە تراژێدی سازەکە بتوان بۆ قووەتە کۆمێدیشمان بۆ بەرهەم بێنێ. کاک دیاکۆ سنووری نێوان کۆمیدیا هەروەها با بڵێن ئیهانە و هەندێک گەڵتە جاری هەیە لە نێو فیلمەکانە لەکوێدایە و چۆن فیلمێک دروست بکەین بێ ئەوەی کە بتوانین ینی چۆن بڵێ هەستی کەسی بەرامبەر بریندار بکەین بەڵام لە هەمان کاتیشا فیلمێکی کۆمیدی سەرکەوت و دروست بکەین. وەڵای باسی شتێکی زۆر جوان و جیاوازت کرد. ئێمە زۆر هەیە کات هەیە کە دەڵێن ئەگەرمان هەیە کۆمێدی بکەین دەبێت بێڕێزی بکەین. وان نییە. ئێمە داڕشتێک با پێویستە یەک داڕشتێک کە دەروون ناسیانە بێت کە بزانم جەنابەت بەچی پێ دەکەین. من نمونە بە شتێک دەڵم نابێ کات لەختەی دواتر دەبێ. ئەوە دەتوان خۆی کۆمێدی بێ. کۆمەڵێک تەکنیکمان هەیە بۆ کۆمێدیکردنی شتەکان و ئەو لەختە کۆمێدیانە ئەگەر ئێمە بین سێ کەسایەتیەکە بکەین شخصیەتەکە بکەین وە کولتور بکەین و ئەوانە نەڕوشێنین زۆر بە ئاسانی دەتوانین گرتی کۆمێدی بێنین و ڕوو نەخین بە بێڕێزی بە سوکایەتیکردن. خوای نەخواسە و کەسایی وان لە ئیشەکەدا بەژارن کەسێکمان لەگەڵە کە خاوەن پێداویستیە باڵای کورتە تا ڕۆژی آخر من ئاگام لەوە بوو کە ئەو کەسە نەڕوشە عاجز نەبێ لەخوا بە زیاد بتوانیمان ئەو شتە بەسەرکەوتووی بکەین. هەر بژین کاک دیاکۆ کەواتە بۆ چۆنە چیە لەسەر کۆمیدیای ڕەش ئایا کۆمیدیای ڕەش لە سینەمای ئێمەیە دەرکەوتۆ یاخود جێگەی بۆتەوە یاخود هەر ئەوە تا هێشتا بینەران هەر حەزیان بە پێکەنینە سادەکە هەیە؟ نا بەجددی ئێمە دەبێت پێشکەوی خۆ تا کەی بمان هەیە بە سادەی بیبینە پێشانە بینەکانشمان لەخوا بە زیاد بێ بە حکمی پلاتفۆرمەکان ئەوە نەخێندەوار بوون یای بەقەت منی مخرج شارەزایی شتەکان هەیە. یعنی ئێمە دەبێت وردە کە نایت بەڕاستی دەبێت هەنگاو بۆ کۆمێدیان ڕەش هەڵێنین ئەوەش بەشێکی تێدا هەیە بۆ خۆی بەش بە خاڵی خۆی و لە داهاتوودا زیاتر بگرە زۆر دەتوانێت زیاتریش کۆمێدیان ڕەش بەکار بێ. ئێمە جارە بە زمانێکی زۆر سادە و ڕەوان کۆمێدی با پێشکەش دەکردن بەڵام ئەوڕۆ گەیشتوێتە قۆناغێک کە لە دوای بینینی فیلمی باج یا فیلمی هیچ یا فیلمی مەرهۆڵ کە تێکەیەکی تێدا بۆ غامز بوو ئەوڕۆ یان مەسێجێکی نەهێنی تێدا بوو کاتێک دەزان بینەر تێدەگا ئیدیەوە زۆر دڵخۆشی بۆ ئێمە دەتوانێت تەکنیکی زیاتر بەکاربێنین کۆمێدیاکە بە شێوازێکی ڕەش وەلی نەک زەق ڕەشمان هەیە زۆر زەقا یای خۆی هەر دەباتە هەمان سادە بەڵام نەرم و شتێکی جوان بتوانین پێشکەشیان. دەست خۆش کاک دیاکۆ هەندێک پرسیارم بە تایبەت بۆ داناوێمە زۆر بە خێرایی وەڵام بیتەوە نامە بیرکەیتەوە یەکسەر جواب بیتەوە. کام لەم ئەکتەرانەی کە لە نێو فیلمەکەیە بەشدار بوون لەگەڵ تۆە زۆر قورس بوو ڕۆڵگێڕانی ینی زۆر پێتان دووبارە کردەوە؟ زانست زۆر باشە. لە ناو مێژووەکی کارکتەری کۆمیدی دڵخوازی تۆیە لە تەواوی مێژووە؟ لە تای مێژوو جیمکاری زۆر باشە. ئەگەر بوار هەبێت تەنها یەک فیلمی کۆمیدی بۆ تەواوی ژیانە تەماشا بکەیت کامە فیلم هەڵبژێریت؟ دیکتاتۆر زۆر باشە. هەمان شت زۆر جوانەوە فیلمە. ناوی سێ ئەکتەرێنم بە یەک گوشە وەسفیان بکات. باشە. هونەرمەند زایر جەلال؟ پیاوێکی سەبور. زۆر باشە. ئەکتەر ئاکۆ سەنگاوی؟ بە محیبەت. ئەکتەر ئیدریس شەوکەت؟ ڕەفیق. زۆر باشە دەستە خۆش کاک دیاکۆ زۆر بەخێرای زۆر بە جوانی وەڵامەیە. کاک دیاکۆ کار و پرۆژەی داهاتوو چی ئەبێت و ویستیش ئاماژە بە شتێک بکەیت پێشەوەی جوابێ و پرسیارەیانم بیتەوە چی یارمەتی دەریتەوە بۆ بەرهەمهێنانی ئەم فیلمە ئەتوانی ئاماژەی بۆ بکەیت؟ ئێمە باس لە هاوکار کە دەکەین لە ئیشی سینەمادا لە منتیقەی خۆماندا چون جوغرافیاکەمان ژماری خەڵکەکەمان زۆر نییە ژمارەیەکی کەممان هەیە هەموو کات ئێمە پێویستمان بە کۆمپانی بە شخصایەک هەیە کە بتوانێت پاڵپشتی سینەما بکات کە ئەو سینەما بکەوێتە سەر سکەی خۆی و ئێمە
پرۆژەکەی ڕابردوومان وە تاکو ئێستاش شخصێک بە نێوی دکتور تاها دەستگای کەریمی ئەلەکە بەڵێ خۆتان باش لێنازن کە لە زۆر چالاکیەکاندا بەژاریان کردو. بەڕاستی ئێمە کە توانیمان لە ساڵی ڕابردوو تا ئێستا بەردەوام بین و ئیش بکەین حەوی لە سایەسەریەوە بووە کە پاڵپشتیەکمان لە کەریمی ئەلەکەەوە هەبووە لە دکتور تەهاوە هەبوو کەسانێک کە لە کەریمی ئەلەکە بوون وەکو کاکشاخەوان شان بەشانی ئێمە مادووبوونیان کێشاوە لەگەڵمان بوون لە کاتی هەڵبژاردن لە کاتی پەخشدا لە کاتی مەسرەفاتدا ینی بەجددی بەتەنێ بەجیان نەهێشتوین و ئەوە بۆتە هۆکار کێمە بتوانین بەردەوام بین و ئەو بەردەوامیش دەتوانێت سینەما ساز کات و پەروەردە بکات و بینەران بێن بۆ سینەما و متعی لێ ببینن. دەستە خۆش بێ کاکیان بۆ سەرکەوتوو بن حەزەکەم باسی کارە پرۆژەی داهاتوو بکەیت هەڵبەت خۆش ئاماژە و پێکرد کە بەشی دومی باوەڵ بەرهەمەهێنێت بەڵام بەدەر لەمە هیچ کارە پرۆژێکی ترە بێ لە بەردەسا یان جارە تەنها لەوەیە لا ئێستا هەنگاوی یەکەممان بۆ باوڵی دووە بەڵێ باوڵی دوو ئینشەڵڵا پێشکەش دەکرێت چون بە دڵیاییەوە لەو قەناعەتە هەین هەم خۆم هەم ئەکتەرەکانی وا فیلمەکەیان بینیوە تاکیدین کە بینەر بە دڵی دەبێ و ئینشەڵڵا کە وا بوو هەنگاوەکەمان زۆر سەریع بوو بەشی دووەکەی بەرهەم دێنین و لە داهاتوو داینی بڵین خەڵک داوای چیمان لێ دەکای بە خزمەتیان بکەین ینی بە بۆچوونی بینەر زۆر باشە دەستان خۆش بە کاکدیاکۆ بە هیوای بەرهەمی زۆر جوانتر و سەرکەوتنی زۆر زیاتر دووبارە بەخێر بێی سەرچاو دەسوچای خۆش بێ دەسوچای بینەرانش خۆش بێ زۆر سپاس دووبارە.